موتی ناتوانانی بچیتە ناو شاری هەولێرەوە بێ بگەڕێتەوە. منیش پرسیاری ئەوم لێ کرد کە هیچ کێشەیەک هەیە هیچ لە ناسنامەکەیم نایە هۆکار بۆ وریکە نایڵم هەولێرەوە. پێی وتم وتی تۆ ڕۆژنامە نووسی؟ وتم بەڵێ من ڕۆژنامە نووسم، بەڵام وەکو ڕۆژنامە نووسیش سەربەخۆ کارەکەم. وتی داوا لێ ناتوانین لە بەرەوەی وەزعەکە وایە. هەروە بە پێکەنینەوە سێریشی کردم و تێمەیە هیچ کێشەیەکی شخصیمان لەگەڵ ئێوەیان نییە، بەڵام لە ئێستا وەزعەکە وایە ئەبێ بگەڕێیتەوە. گفتوگۆم لەگەڵاکردن زۆر هەوڵمدا لە بۆم ڕوونکردنەوەکەوە چەند کارێکم هەیە لە هەولێرە بێ ئەنجامی بدوم، بەڵام هیچ سوودی نەبوو. ناچار وتی ئۆتۆمبیلەکەت بسوڕێنەوە بچەوە پشتی بازگەکە ئەنجاوەرەوە بۆ ئەوەی ناسنامەکەت وەرگریتەوە. منیش ناچار ئۆتۆمبیلەکەم سوڕانەوە لە پشتی بازگەکەەوە بە ئاڕاستی کەرکووکڕام کرد کە گەڕامەوە ئەنجا تاکیدیشی کردەوە کەەوە ئۆتۆمبیلەکەم سوڕانەوەتەوە. دوای ئەوە ناسنام و ساڵنامەی ئۆتۆمبیلەکەی پێدام وتی ئێستا توانی بگەڕێیتەوە کەرکووک. هیچ هۆکارێک نەبوو بە دیاریکراوی؟ هیچ هۆکارێک نەبوو، تەنها ئەو کەسێکەوە ئۆتۆمبیلەکەی پشتنی سێریش وەکو باسم کرد باشە ناسێک کە پێشتر لەوێ چەندین جار هاتوو چوەم کردووە و تەنانەت زۆر جا کە ئاچوومە وێسڵاوی لێکردم پرسیاری ئەوەیە یانارتی چۆنە منیش هەموو جاموت باشە ئەو ناسیمێ بەزانیت ئەمجارە ژوتی تۆ کەسێک منیش وتم بەڵێ هیچ هۆکارێکی دیاریکراو نەبوو. دوایەوە چوومەوە لە ئەفتەرەکە جاریشتر پێی وتم کە کێشە لە ساڵنامەی ئۆتۆمبیلەکەت هەیە. منیش بۆم ڕوون کردەوە کە هیچ کێشەیە لە ساڵنامەی ئۆتۆمبیلەکەمانە، تەنانەت ساڵنامەکە 4 مانگە تازەم کردوێتەوە، بەڵام وتی نەخێر تۆ کێشە لە ساڵنامەکەت هەیە و ئەبێ بگەڕێیتەوە. سوپاس بۆ نوێنەر فاتح ڕۆژنامەنووس، بەردەوام دەبێت.